بەڵێ ئێمە لەم ڕۆژە پیرۆزە گرنگەدا سەرتاسەری ڕێز و نازدانەوەین بۆ شەهیدانی ئەنفال کە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگە بۆ یادکردنەوەی شەهیدەکانمان لە ئەنفال و ئەمڕۆ زۆر خۆشحاڵین. دەستخۆشیمان هەیە بۆ سەرۆکایەتی کۆماری عێراق، سەرۆکایەتی پەرلەمانی عێراق، سەرۆکایەتی ئەنجومەن، سەرجەم فراکسیۆنە عێراقیەکان و کوردستانیەکان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرجەم وەزارەتە پەیوەندیدارەکان کە هەمویان جێدەست و جێپەنجەیان دیارە لە بەگەیاندنی دۆسی هەڵەبجە بەم ڕۆژە. بۆیە ئەمڕۆ ئێمە لەسەرێکەوە دڵمان پڕ بوو، بەڵام دڵپڕیەکەمانی دڵخۆشیەکەمان بوو لە خۆشیە ئەو دڵمان پڕ بوو. هیوادارین لە ئایندەشا بتوانین وەکو ئیداری پارێزگای هەڵەبجە سوپاس و پێزانی خۆمان بە تایبەت بگەێنین ئەو شوێنانە لە نزیکەوە و داکۆکارێکی سەرسەختیش ئەبین لەگەڵ حکوومەت یاریمی کوردستانە شان بەشانی یەک بۆ ئەوی ئەو استحقاقاتانی هەمانە لە حکوومەتی فیدراڵیە بەدەستی بهێنین.